ئەگەر بین باسی ڕۆتینی پێست بکەین ئەمە ئەکید مەبەستان ئەو بەرهەمانەیە کە ئێستا بەکاردێن لەو ماوانەی دوایدا زۆر ئیدیەوە بووتە باو ئەو ڕۆتینە بۆ پێستت بەکاربێنە ئەوە ئیدی چەندەها بەرهەم هاتیتە بازار و چەندەها کەسیش پەیدا بووە ئەو ڕۆتینە بۆ خەڵک دادنێ ئەوە بەکاربێنە بەڕاستی لەوانەیە ئەوە هەندێک جار زەرەر بە پێست بگەین ئەگەرە تو زیادەڕەوی بکەی لە بەکارهێنانی ئەو بەرهەمە جۆرا و جۆرانە بۆیە سێشت هەیە کە زۆر گرنگکە لە ڕۆتینی پێستت بەکاریان بێنی ئەویش غسولێکی تایبەت بە پێستت و کرێمی دژەخۆر کە زەڕورە لە بە هەموو کەسێک بەس گونجاو بێ لەگەر و جۆری پێستی و شێدارکەرەوەیکی گونجاوجا پێستت وشکە یان چەورە هەردوو حاڵەت پێویستە شێدارکەرەوە بەکاربێنی زیاد لە حەد لەو سێ بەرهەمەی کە باسم کرد ئیدی ئەوی دیکە دەوەسێتەوە سەر ئەگەر کێشەکی پێستت هەیە دەتوانی شتێکی بۆ بەکارێنی کە کێشەکەت بۆ چارەسەر بکەنە ئیدی لۆ بە هەموو کەسێک زۆرورە ئەنواع سیرەم و ئەنواع پرۆدەکت بەکاربێنی بەڕاستی ئەوان هەندێک جار لەوانەیە تووشی کێشت بکە زیاد لەوەی کە سوودت پێ ناگەێنێ